چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو جوڵە و هەنگاوە سیاسیەکان بەرەو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق زیاتر بێت ئەگەر بێت و هێزە سیاسیەکان بگەنە ڕێککەوتن و لە یەک تێگەیشتن. چاودێران پیان وایە ئەوەی لە عێراق دەگوزەرێ پێشاتێکی نوێیە بە ئامانجی ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی دیکە و پێکێنانی حکوومەتێکی کاربەڕێکەر و هێورکردنەوەی شەقام. چوارچێوەی هەماهنگگی شیعەکان هەوڵەکان ناکردوتە غڕ بۆ ئەوەی پەرلەمان دانیشێ و ڕێکارە یاسایەکان جێبەجێ بکەن. پێم وایە پەرلەمان دانیشێ حکوومەتێکی ئیتیقالی بۆ ماوەی ساڵێک دائەنرێ، لە ماوەی ساڵێکە هەوڵە درێ بۆ جێبەجێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و ئەو شروتانی و مەرجانی سەدر هەیەی کە گۆڕینی یاسای هەڵبژاردنە پێم وایە ئەوی جێبەجێ ئەەکەن و ئەم دۆخە دۆخێکی تازەیە، یعنی گەیشتۆتە بنبەست، دۆخێکی تازەیە لە عێراق گەیشتۆتە بنبەست. بەڵام من پێم وایە هەردوو هێزەکە هەردوو بەرەی لە عێراقا هەیە کە دابش بوونەتە سەردوو کوتلەی بەهێز مخاتەبەی شەقامەکەن، یعنی شەقامی هەر لایەک لەم لایەنە ئەیانوێت داواکاریەکانیان لە ڕێگەی ئەم هێزانە بگرنە بەر. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگە شەقامێکی هاوبەش لە نێوان عێراقیەکانە دروست بێت، شەقام داوای ئەوەکە خۆشگوزەرانی بۆ عێراق دابین بکرێت، بتوانێت حکوومەتێکی باش دروست بکرێت. ئەگەر لەسەر بابەتی پەرلەمانش ئەگە هەڵبژاردن بە یەکێ لەو ڕێگانە دائەندرێت ئەم دۆخە تێپەڕێنێ. پێم وایە شەقام داوای کۆمەڵێشتی لەم بابەتاکە. سەرباری دەستپێشخەریەکان بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و گەیشتن بە پێکهاتن، بەڵام هێشتا هەوڵەکان بۆ دەرباسکردنی عێراق لەو قەیرانەی تێکەوتووە بێئەنجامن. سەرۆکوەزیرانی عێراقیش دەڵێت لە ئێستادا وڵات بە سەختترین قەیرانی سیاسی دوای ساڵی 2003دا تێدەپەڕێت. ئێستا ئەو متمانی نییە، بەڵێ متمانی نییە، دەستور نییە. چێتر شەیە ئەو گروپە چەکدارانە ئێستا خۆیان ساحب قەرارن، خۆیان دەوڵەتن، خۆیان حکوومەتن، خۆیان قەرارەدەن. لەبەر ئەوە ئەگە ئێمە بلێن جارێتتر انتخابات بێتە هەڵبژار بن بێ و دەستور بێ و ڕێز جمهوریە و ئەوانە بێ، ئەوە هێشتا ئەبێ ئەوە بکرەوە نەکەینەوە بکەوەکەینەوە چۆن ئەم ئارامەکەینەوە، چۆن ئەمانە متمان بێکترە بێ، چۆن دەداهات و دانشن و جارێتی چێ لە جارێتیش دانشن عینن هینا حکوومەت هەڵبژێرن، ڕێژیۆن هەڵبژێرن، ئەنجومەن و پەرلەمان دەهین دەست بەکارە بێ. لا من یعنی ئەلیم شەکە زۆر زەحمەتە، چونکی دەستی نابەسی دەستی عێراق دەستی دەرەکیشی تایە بەو شەوەی کە لێ وەزعەکە من وەکو بینم، یعنی بەڕاستی گەشت بینیم. ماوەی 11 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە چووە، بەڵام بەهۆی ناکۆکی نێوماڵی شیعە لەلایەک و پارتی و یەکێتی لەلایەکی دیکە نەتوانراوە حکوومەت و سەرۆکۆمار هەڵبژێردرێت. هەرەمەش وای کردووە دۆخی سیاسی عێراق زیاتر ناسەقامگیر بێت و هاوڵاتیانیش لە دڵ ڕاوکێی بەردەوام دابن. چیانووری، کەناڵی پەیام، کەرکووک.